گفتوگەی زیاتر لەگەڵ هاوکارم سۆران کامەران پامنێری کوردستان سوار دەکەم لە کەرکووکەوە لەگەڵماندا. سۆران سڵاو لێ بێتۆم کاتت باش، خۆشحاڵم جاری تر بە تەندروستیی باشەوە دبینمەوە. ئێستا تەندروستیت بەگشتی چۆنە؟ چارەسەرە سروشتیەکان چۆن ناچن بەڕێوە بۆت باشن؟ کۆمار سڵاو لە تو لە بینەرانش، یعنی من لەو ماوەی کە لە ماڵ بووم تەڵان ئێستا زیاتر لە 5 مانگە تا ئێستا 4 نەشتەرگەریم بۆ کراوە. هێشتا تەڵان 2 نەشتەرگەریشم ماوە، بەڵام شکر بۆ خوا ینی ئێستا پزیشکەکانم و ئەوانەی کە چارەسەری سروشتیم بۆکەن پیاوتم کە دەتوانم ممارەسەی کارەکەم بکەم، بەڵام بە هەندێک مەرجی سنووردار کە ئەوان دیاریان کردووە. چارەسەرە پزیشکیەکان هەر وەرەگرم ڕۆژانیان هێچمەقا ئەوەی کە پێویستە بە تایبەت بۆ پێم بۆ عەسەبەکان بۆ ڕێکردن بۆ جوڵەکان، چونکە جوڵەی پێبێ ڕێک بێتەوە لەو ماوەیە بۆەوەی کە تووشی شەلین و ئەوەنەی پێت عەسەبەکەیان بە جۆرە لە جۆرەکان بۆ بەردەوامم، ینی واوەی کە من لە چارەسەرە سروشتەکەیان عیلاج تەبیعیەکەوەرم گرتووە سوودم زۆر لێ بیریوە بەڕاستی. و من لێرەشەوە ینی سپاسی هەموو پزیشک و ئەو کەسانەکەم کە لە چارەسەری پزیشکی هاوکارم بوون و قەت ماندووبوونیان نەبیر ناکەم بەڕاستی، چونکە زۆر هەوڵیاندا لەگەڵ مناوە. من تەنانەت سەرەتا ینی کە ڕۆیشتم تا ڕادێک ئەموت یانی زەحمەتان کۆشتانە بچێتە سەر، بەڵام کە چوومە سەر ڕێچکە و ئیرادەم بە خۆمدا سێرم کرد ینی شتەکانە ڕواوە مرۆڤ ئیرادەیە بێ زاڵە بێ بەسەر هەموو نەخۆشیانەی کە بەسەری دێت. و من سپاسی بەڕێوەبەری گشتی کەناڵەکەکەم، سپاسی بەڕێوەبەری دارەکەم، سپاسی بەڕێوەبەری بەشی تەکنیکەکەم، بەڕێوەبەری بەشی نیوزڕوم، هەموو بەشانەی کە لە کەناڵ بوون زۆر بە پەرۆش بوون بۆ من و قەت چاکان لەبیر ناکەم و فەزڵیشیان بەسەرمەوە هەیە بەڕاستی، چونکە منە حاڵتەی بەسەر ماتووە هەموو خەڵکەی کە بۆ من بە پەرۆش بوون نازانم ینی ئێستا چیان پێ بڵێم و چۆن چاکیان بدەمەوە، چونکە کۆمار تو ئاگات لێ بوو لە ساتی یەکەمی هەواڵەکە کە بڵاو بووەوە، چونکە من موشەکەکە ینی زۆر نزیک بوو کە لە تەنیشتمیدا هەر زۆر نزیک بوو. هەواڵەوە یەکسەر بڵاو بوو کە من هەردوو پێم لە دەستداوە، چونکە من لە هەردوو پێمەوە خوێنە ڕۆی پێکشم باڵێەوە دیار کە شکا بوو بە حاڵ بە پێمەوە مابوو، بۆ یانیوانی کە بینی بیان یەکسەر وە هەواڵەکەیان بڵاو کردەوە کە من هەردوو پێم لە دەست داوە. بەڵام شکر بۆ خوا دوایی کەوانە بوو پێەکانم باشن، ئێستا ئەوەیان پلاتینی تیاوەشیان عەسەبەکەی وای واشەگەڕێتەوە پەیتا پەیتا، یعنی دڵم خۆشە بەڕاستی، زۆر شکرانی خی گەوراکەم بەڕاستی کە من توانیومانی بۆ فترە زەمەنیە و جاریش کە بگەڕێمەوە. پزیشکەکانیش ئەوانی کە پێشبینیانە کرد بۆ نمونە لە پێم بە تایبەت کە پیان وابوو مەسەلە ناتوان بیچەمێنمەوە، ناتوانم لە سەری بۆستم، هەمووانی کە پێشبینی پزیشکە ینی کە ئەمەلیاتەکە و پێشبینیانە دانا، بەڵام ئەوانەی چیوان نەبوون و نەهاتنە دی شکر بۆ خۆیانی وتیان ئەلحەمدوللا ئەوانی کە ئێمە پێشبینیمان کردووە نهاتوەتە دی، ئێستا پێ باشەوە توانی لە سەری بۆستی، بەڵام نابێ خۆت ماندوو بکەوەی کە بە منیاوتووە. لەو ماوەیەشی کە لە ماڵەوە بووم کۆماریانی بەڕاستی وێزگەیەک بوو، ینی زۆر شت لێەوەی فێر بووم، ئینسان خۆم شکر بۆ خۆیانی دەست و پەنجەم نەرمە لەگە کتێبە، بەردەوام چاودێری شاشەم کردووە، بەردەوام ینی کاتەکانم لەگە عیلاج تەبیعی و خەڵکیی زۆر سەردانی کردوم، هەموو ئەمانە بۆ من ینی ئەو کاتانە بوونە کە من بەسرم بردووەوە. یعنی من شتێک پێ بڵەمە ڕۆژەکە ئەو پرۆمێشنێکمان ڕیکۆرد کرد، بڕاتە بێتە پرۆمێشنەکەمان ڕیکۆرد ڕەنگە 20 کە ساتی بێ لە هەواڵی منی پرسی بێ لە ناو بازار. یعنی ئەمە بۆ من سەروەریەکی گەورەیە بەڕاستی، و خەڵکە کە هەمووی بە پەرۆش بوونە بە خەم بوونە لە سەرەتای یەکەمی ڕووداوەکەەوە تا ئێستاش خەڵکانی زۆر هەر نایناسم، بڕاتە بێت تەلەفۆنم بۆ کار ڕۆژانە لە هەواڵمە پرسێ. من سپاسی جەنابی سەرۆکی حکوومەت و خانوادە بەڕێزەکەیەکەم بەڕاستی کە من لە ساتی یەکەمەوە لە خەت بوونە و هەواڵیان پرسیوم، دوایی ئەوە بوو دیدارێک ڕێکخرا جەنابیانم بینی، ئەمەش بۆ من یعنی بەڕاستی لەبیر ناکرێت، چونکە لەو کاتیا تۆ ئاوات لێ بەسەر بێ زۆر پێویست بۆیە خەڵکانێک دڵنەوەی کەم بە تایبەتەوانی کە عزیزن لەلاتوە. سپاسی بەڕێوەبەری نووسنگەی سەرۆکی حکوومەت شەکەم کە هەر لە یەکەم ڕۆژی ڕووداوەکە تا ئێستا شەر بەردەوام لە خەتە و لە هەواڵمە پرسێ، و سپاسی هەموو ستافی شەکەم کە لەگەڵی لە نووسنگەکەی بوون کە بەردەوام لە هەواڵی منیان پرسیوە، زۆر سپاسیانەکەم. زۆر شکر بۆ خاستە کە تەندروستیت باشترە. ئەو کاتانی لە ماڵەوە بوویت تا چەند بیری ئەوەتە کرد جارێتتر بگەڕیتەوە سەرکار و بەپێی ئەوەی کە بینیشم پێما بێت کارێکی دیکەت کردو و بڕیارە لە کوردستان سوار بڵاو بێتەوە، گەڕاویتەوە سەرکار بە تەواوەتی ئێستا؟ کۆمار بەڵێ من ئەمڕۆ ریپۆرتم ئامادە کردو، ئینشەڵا کاتژمێر 8 لە ژووری هەواڵ بڵاوە بێتەوە، ینی
بڕیارۆمدا ینی بچمەوە سەر کار و دەستگاکەیش پێشوازیان لەم بڕیارە کرد ئێستا توانم ینی وەکوتم پزیشکەکان پیاوتم کاتوانی مارەسەی کارەکەت بکەیت شکر بۆ خۆیانی ئەمە هەواڵێکی زۆر دڵخۆشە بڕۆ ینی من خۆم زۆر یەکسەر کە پیاوتم مەڕێک سوژدەی شکرم بردم زۆر سپاس بۆ خواکە یان من دوای ماوەیە کە قەت تەسەوڕم ناکرد بە تایبەت ئەو ڕۆژانی کە خۆش تاگات لێ بوو یان من لە مستەشفا بم ئەمە بڕوا ناکەم هەرگیز یان بتوانم جارێکی کە هەستمەوە لەسەر پێی خۆم بۆستم و مایک بگرمە دەستمەوە و قسە بکەم بۆ بینەران یعنی ئێستا منە و هەواڵم بیست ئەوەی کە پزیشکەکان پیاوتم تیانتوانین بڕیتەوە سەرکارەکەت بۆ من خۆشترین هەواڵ بوو بڕا بکە ینی ئەمەندە دڵخۆش بووم زۆر سپاسی پزیشکەکانم کردمەوە شتێکە بەڕاستی قەت لەبیری ناکەم چرکە ساتێکی مێژوویە بۆ من و بێگومان لە وەرزی تازەش کۆمەڵێک کاری باشمانە بێ کۆمەڵێ راپۆرت و بەدواداچوونی باشمانە بێ بە تایبەت لە ئەم سنوورانە خۆتەزانی سنووری ناوچە دابراوەکان و ئەم ناوچانە سنوورێکن کە بەردەوام چاوی میدیای لەسرە چاوی سیاسی لەسرە بێگومان بۆ نەمەتی کە پێشتریشمان کردو هەر بەردەوامە بین و هیچ شتێک لەوانەی کە هاتووەتە ڕێ سادمان ناکەنەوە واتوانین ئەو بەڵێنە بە بینەرەکانی خۆمان بدەین کە ئێمە چۆن لە ڕابردووە بە گوڕوتینەوە و ڕازگۆ بووینە لەگەڵیانە بە تایبەت دە گواستنەوەی واقعی ئەم ناوچانە ئێستا هەر بەو ڕۆحیەتە توانین بەردەوام بین لەگەڵیانە هاوکارم سۆران کامەران پامنێری کوردستان پشوار لە کەرکووک و لەگەڵماندا بووی سپاس بۆ تۆ خۆشحاڵم کە جارێتتر بە تەندروستێکی باشەوە تۆمان بینیەوە بەو هیوای تەندروستیت ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشتر بەڵ سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆ چەند